ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لا نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. گرنگترین ڕووداوەکانی ساڵی 1963 ڕووخاندنی هێزەکانی حرس قەومی بەدەستی عەبدولسەلام عارف و کەسکردنی دەسەڵاتی باسیەکان لە سەرانسەر عێراقدا، گۆڕانی بیرۆڕای کۆمونیستەکان بەرامبەر شۆڕشی گەلی کورد و هاوکاریان لە ڕیزەکانی لەشکری کوردستانە بە دڵ و بەجان، شانبەشانی پێشمەرگەکان دەجەنگن بەڵام بە شێوەیەکی سنوور بۆ دانراو، دانان و کردنەوەی ئیزگەیەک بۆ شۆڕشەکەمان بووە بە بۆچوونێکی دڵنیا کە بەم زوانە دەنگی ئیزگەکەمان بگاتە هەموو لایەکی کوردستان و عێراق و لەوانەیە دەرەوەی عێراقیش. بارزانی و شێخ مەحموود. ئەو کاتەی شێخ مەحموودی حەفید بەیەکلانە بانگەوازی حکوومەتی کوردستان و سربەخۆیی کوردی دەرکرد لەسەر فەرمانی شێخ ئەحمەد بارزانی بەلا مستەفا بارزانی لەگەڵ 89 چەکداری چابووک و لێهاتوو گەیشتنە لای شێخ مەحموود لە سلێمانی وەک پشتگیریەک بۆ پەرەپێدان و یەکجێرکردنی شۆڕشی بارزانیان و شۆڕشی شێخ مەحموودی نەبەر. بەرەی خۆخۆر لە هەڵوێستێکە بارزانی فەرمووی بۆ گلەی لە شێخ مەحموود دەکەن. شێخ مەحموودیش خاوەنی ئەم میلەتە بوو کە ئێستا ئێمە هەمانە. دیزان فەرمووی ئێمەی کورد هیچمان بە هیچ نەکردووە کەچی هەریەکە لە ئاسی خۆی هەوڵ ئەدات ملی ئەوی تر بشێنێ. کاکڵە لە ساڵانی 1962 هەتا ساڵی 1964ش برادرانی مەکتەبی سیاسی لە پیرمام دیان فەرموو شەوکەت ئێمەی خسۆتە ئیسراحەتەوە، هەر زانیاریەک هەبێ لەسەر دوژمن و جوموجۆڵی سوپا پێویست بە ئێمە ناکا بینێرین بۆ بارزانی. ئەو زوو هەمووی کاکڵ دەکات و دەگەێنێتە ئەنجام. ماوەیەک هاتوچۆ هەبوو لە نێوانەوە کلیلی جفرم دەنار بۆ مامۆستا ئیسماعیل سەرهەنگ لە ئیزگەی بێتەلی پیرمام. ئەویش ئەوانەی لای خۆی بۆ دەناردم. ئەتوانم بڵێم بە هەردووکمان ئیش و کاری دام و دەستگایەکی فراوانمان ئەنجام ئەدا. ڕێککەوتنامەی عەبدولسەلام عارف و کورد لامەرکەزی. حاجی عەبدولڕەزاق مەحموود پارێزگاری سلێمانی لە سەرەتای مانگی 1964ەوە پەیامنێر و پەیامبەری نێوان عەبدولسەلام عارف و بەرزانی بوو. لە ڕۆژی 25/1964 لەسەر فەرمانی سەرۆک بارزانی لە بێتەلی ئاراسەوە بە بروسکیەکی کراوە ئاگاداری هەموو هێزەکانی سوپای شۆڕژێری کوردستان و بارگاکانی پێداکافان کرد لە سەراسەری کوردستانە کە خۆیان لە ڕێگاوبانەکانی هاتوچۆی سەربازی ڕژێم دوور بخەنەوە. دوای 6 ڕۆژی تر واتە لە 1964 بە فەرمانی بارزانی ئاگاداری هێزەکانی سوپای شۆڕژگێری کوردستان و بارگەکانی پێداکاف کرا بۆ ڕاگررتنی هەموو چالاکیەک دژی سوپای عێراق. ڕۆژی 10/2/1964 لە ئیزگەی بەغدادەوە ڕێککەوتنامەی نێوان عەبدولسەلام عارف و سەرۆک بارزانی بڵاو کرایەوە. لە هەما کات تا شای ئێران زۆر لە جەمال عەبدولناسر و باسوخواسی یەکێتی عەرەب دەترسا و هەوڵێدا پەنجە بخاتە ناو شۆڕشی کوردەوە و پژگیری خۆی پیشان ئەدا بۆ یارمەتی کورد بە مەرجێ کورد شەڕ ڕانەگرێ بەگشت ڕژێمی عەبدولسەلام عارف بچێ. بارزانی پێی وابوو ئەمە بە ئاگاداری ئەمریکایە و لەوانەیە ڕووسیاش ئاگادار بێ. فەرمووی ئەگەر ئەمریکا یان ڕووسیا و ئەمریکا هەردوو لایان پێکەوە بیانێ کورد بافی نەتەواتی خۆی وەربگرێ ئەوە ئەرێونەرەی دراوسەکانمان مەرج نییە، بایەخی پێنادرێ. لەبەرەوە زۆر هەوڵی ئەدا ویست و ئارەزوی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بۆ کێشەی کورد ڕابکێشێ و جارجار پرسوڕای ئەدا بە گوێانە. بارزانی دەیزانی ئاشتی لەگەڵ عەبدولسەلام عارف تا سەر نییە، داری ناچێتە سەر.
کۆمەڵی ئەفسەری عەرەب هاتوونە ڕێزی شۆڕشەوە لە قەڵازێر نیشتەجێکرا بوون. ماڭانە و یارمەتیم بەسەریان نەداوەش ئەکرد. لە هاتنێکی حاجی عەبدوڕەزاقا بۆ لای بارزانی لە ڕانیە، لەسەر فەرمانی بارزانی ناوی هەمویانم کرد بە لیستەیەک و ناوی دوو ئەفسەری کوردیش کە خۆیان ئارزومەند بوون بگەڕێنەوە لای میری تێڵکێشم کرد و دامە دەست حاجی عەبدوڕەزاق کە نوێنەری ڕێژیم بوو بۆ ئەوەی بیانگێڕێتەوە سەر وەزیفەی خۆیان. هەمویان چوونەوە سەر وەزیفە. لە ناو هەمان لیستەدا ناوی ئەفسەرێکی پۆلیسیشم نووسی بوو، پێشمەرگەیەکی ئازا و قسە خۆش بوو، بەڵام لای بارزانی زۆریان بۆ تێچاند بوو. ڕۆژی هەینی 21 شوباتی 1964 سەرۆک بارزانی لە ڕانێ لە ماڵی کانەبیاغا بوو، لەوێ میوان بوو. ئەمڕۆ متصەرفی سلێمانی حاجی عەبدوڕەزاق لەگەڵ عەقیل سالم محەممەد ئەمین و دوو ڕۆژنامەگەری میسری هاتن بۆ خزمەت بارزانی لە ڕانیە. دۆستی کورد ڕۆژی پێنجشەممە 27 شوبات 1964 ئەمڕۆ ژمارەیەکی زۆر ڕۆژنامەگەر و نوێنەرانی میدیاکانی عالەمی هاتن بۆ لای سەرۆک بارزانی لە ڕانیە. لە ناو ڕۆژنامەگەرەکانە سەر لە نوێنەری نیویۆرک تایمز ڕۆژنامەگەر دانا ئادەم شمت هاتبووانە بۆ خزمەت بارزانی لە ڕانیە. لەو کاتەش من وەرجێر بووم لە نێواندا. ناوبراو زۆر بەڕێک و پێچی باسی کورد و کێشەی کوردی دەخستە بەرچاو میلەتی ئەمریکا و خۆی بە دۆستێکی کورد دەزانی. ڕۆژی شەممە 29 شوباتی 1964 ئیبراهیم ئەحمەد و سید عەزیز و عومەر دەبابە لە دەروی وڵات گەڕانەوە بۆ ماوەت. بارزانی فەرمووی دڵنیام ئەمانیش وەک مامزە لە تاڵەبانی هیچ دەنگ و باسێک نادەن بەدەستە و ئاکامی گەشتەکە بۆ دەورەی وڵات بۆ من باس ناکەن، بەڵام من لای خۆمەوە بۆ هەموو وتوێژێک لە نێوان ئێمە حکوومەتە بانیان دەکەم و گوێ لە ڕیان دەگرم. سەرۆک بارزانی لە کاتی ئاشتیدا دوای هەموو ڕاگررتنێکی شەڕ و پشودان و بەرپابوونی ئاشتی لە نێوان شۆڕش و میریدا، پەیوەندیکردن بە دانیشتوانی شار و دێهاتەکانەوە ئاسانتر دەبوو. لە کاتی ئاشتیدا بەهۆی ئەو پەیوەندیانەی بە میلەتەوە دەکرا، بارزانی بۆی دەرئەکەوت ئایا ڕێکەوتنامەکان لا پەسەندە یان نە. هەروەها بۆ میلەت دەردەکەوە ئایا میری سوورە لەسەر بە ئەنجام گەیاندنی ڕێکەوتنامەکە یان دەستی بەدەستیمان پێ دەکات. لە دوای هاتنی هەر ڕەچەمێکی نوێ، بارزانی ئامادەی خۆی دەردەبڕی بۆ گفتوگۆ، بۆ ئەوەی لە ناو دەرەوەی وڵات ئاشکرا بێ کورد ئاشتیخوازە و دەوێ بە گفتوگۆ کێشەی نەتەوەی کورد جێبەجێ بکرێت. هەردەم ملکەتی میلەت بوو بۆ سەلماندنی پرۆژەی ئاشتی و بە مافی نەتەوایەتی خۆ گەشتن. بەرەبەرە بۆی دەردەکەوت ڕژەم سسی دەکات لە بە ئەنجامگەیاندنی ڕێکەوتنامەکە. لەلایەکی دیکەشەوە زۆربەی میلەت بە تەمای مافی نەتەوایەتی زیاترن. هەلومەرجی دەستدانەوە چەک داهاتەوە پێشەوە کە شۆڕش دەستی پێ دەکردەوە. سەدان گەنجی دیکە دەکەوتنە شوێن شۆڕش و دەهاتنە ڕێزی سوپای شۆڕژێری کوردستان. شۆڕش لە پێشووتر پتەوتر و بەهێزترە بوو. بەرەکانی شەڕ و ناوچە ئازادکراوەکان بەهێزتر دەکران. لە کاتی ئاشتیشە سەر لە نوێ ڕێزەکانی سوپای شۆڕژێری کوردستان ڕێخستن و ئاڵوگۆڕی زیاتری تێدا دەکرا و پتەوتر دەکرا. فەرمادەی هێزەکان داهاتنە لای بارزانی و وریان بەرزتر دەکرایەوە و ئامۆژگاریان دەکرا و باشتر لە بارزانی تێدەگەیشتن. ئەو گیر و گرفتانەی لە ئارادا بوون باسی دەکران، چارەیان بۆ ئەدۆزرایەوە. دەیان ڕۆژنامەگەری بیانی داهاتنە کوردستان و کێشەی میلەتی کوردیان تێدەگەێنرا و بە درێژایی بۆیان باز دەکرا. جاری واش هەبوو بە نامەی تایبەتی یان زارەکی بارزانی ڕجاوتکای خۆی ئاڕاستەی سەرۆکی دەوڵەتان دەکرد بەهۆی ئەو ڕۆژنامە نووسانەوە. زیاتر کێشەی کورد دەخرایە سەر مێزی دام و دەستگای وڵاتان.
دەویست لە ملیەتی کورد و عێراق و وڵاتانی دەرەوش بگەێنە کە کورد شەرخواز نییە و بارزانی مەبەستی دابینکردنی مافەڕەوەکانی نەتەوەی کووردە. بارزانی دەرگای گفتوگۆیدا نەدەخست بۆ هیوایەی میری ملکەتی پەیمان و ڕێکەوتنامەکە بێ و کورد دووچاری ناهەمواری شەڕ نەبێتەوەنە. کاتێ ڕێکەوتنامەی لامەرکەزی نێوان بارزانی و عەبدولسەلام عارف خوێنرایەوە، بارزانی فەرمووی ئەو کەسانەی بە منیان دەوت شۆڕشی کوردی بە مۆز و پرتەقال فرست لە ناو شاری سلێمانیان لەسەر دەهۆڵ و زۆرنا هەڵدەپەڕین و شادمانی خۆیان دەردەبڕی بەرامبەر ڕاوەسانی شەڕ و بەدیهێنانی لامەرکەزی. دەهۆڵ و زۆرنا تەواو بوو ئەوان دەستیان لە هەڵپەرچێ بەرنادا. لەو کاتانەدا لەسێر چاودێری حاجی عەبدولڕازاق مەحموو کە پارێزگاری سلێمانی بوو، بە زیلی سەربازی ئازوخا دەنەرا بۆ بارەکەکانی هێزی پێشمەرگە و میوەش دەهات بۆ بارەگای بەرزانی. بۆ هۆیەوە هەندێک کەسان لە ناو وڵات و دەرەوەی وڵات کە باسی بارزانیان دەکرد داگوت شۆڕشی کوردی بە مۆز و پرتەقال فرۆشتووە. لەو سەردەما لە هاوینی ساڵی 1964 بارەگای بێتەلی ئاراس لە قەڵازە بوو. هێژە کەمال فوئاد لە ئەڵمانیاوە بە سەردانی هاتووە بۆ وڵات. بۆ ماوەیەکی کورتیش هاتە لای من و لامان دانیشت. وتم ئیسماعیل عارف لە ئەڵمانیا گەڕاوەتەوە ئێستا لە سلێمانیە. کاسێتێکی تۆمارکراوی هێناوەتەوە و دەنگی فڵان کەسی تیادایە لە کۆبوونەوەکەدا دەڵێ مەلا مستەفا شۆڕشی کوردی بە مۆز و پرتەقال فرۆشتووە. بە دڵگرانیەوە فەرمووی لە سلێمانی فابریقەی درۆ دانراوە. لابردنی سەرۆک بارزانی. جەلال تاڵەبانی ئەندامی میمسین گەشتێکی بۆ دەرەوەی وڵات کرد و چاوپێکەوتنی ڕۆژنامەگەری ساز ئەدا. هەروەها مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەگەڵ کاربەدەسانی بیانی دانیشتنی دەکرد. دواتر گەشتێکی کرد بۆ ئەمریکا و رووسیا. لە چوون و گەڕانەوەیاندا ئاگاداری بارزانیان نەدەکرد. ئەمەش بۆ هۆی ئەوەی بەرەبەرە هۆکارەکانی دووبەرەکی زیاتر پەرەبسێنێ. لە ڕۆژی 4 هەتا 1964 میمسین لە مالومە کۆنفرانسێکیان سازدا. لەو کۆنفرانسەدا میمسین لە مالومە بە چەند خاڵێک سەربارزانیان لە هەموو دەسەڵاتێکی فەرماندەی شۆڕش و سۆرۆکاتی پێداکاو داماڵی. بارزانی بروسکەکەی خوێندەوە. فەرمووی من بە بڕیاری ئەوان نەبووم بە فەرماندەی سوپای شۆڕش ژێری کوردستان. بە هەوڵ و تێکۆشانی خۆم ئەم کارەم گرتوۆتە ئەستۆ بۆ لابردنی زۆر و ستەم لەسەر ئەستۆی ملەتی کورد. بەردەوام سوور دەبم لەسەر سندنی مافی کورد. فەرمووی لە ئاکامی خەباتی خۆمە نوێنارانی میلەت و کورد کردومیان بە سەرۆکی پارتی. لە دوای بڕیارەکانی میمسین لە مالومە دژی بارزانی ئەم لای خۆیەوە فەرماندەی نوێی دانا بۆ هێزەکانی ناوچەی سۆران. ڕۆژی یەکشەممە 3 مایس 1964 ئەم شەو لە ئیزگەی بەغدادەوە دەستوری کاتی عێراق بڵاو کرایەوە. هیچ ڕوونکردنەوەیەک و دەستنیشانکردنی مافی نەتەوایەتی کوردی تێدا نەبوو. ڕۆژی دووشەممە 4 مایس 1964 لەسەر بڕیاری سەرۆک بارزانی کۆبوونەوەیکی گشتی دەکرێت لە نوێنەرانی ملەتی کورد بۆ دیراسەکردنی دەستورکاتەکەی میری و یادداشتێک ئامادە دەکرێت و بە دەستی ژمارەیەک نوێنەرانی هەڵبژێراوی کورد دەنێرێت بۆ کاربەدەسانی میری و هەروەها پێشکەشکردنی سەرجەم داخوازیەکانی نەتەوەی کورد بە میری. ڕۆژی سێشەممە 2 حوزەیرانی 1964 سەرۆکوەزیران تاهیر یەحیا و قاید فەرقەی 2 ئیبراهیم فەیساڵ ئەساری بەڕێوەبەری گشتی ئیستیخباراتی ئەسکەری هادی خەماس و چەند لێپرسراوێکی دیکەی میری ئەو مەشروعەی حکوومەت بۆ کوردی داناوە لەگەڵ خۆیانە هێنابوویان و دایان لەدەست سەرۆک بارزانی. سەلامی سەربازیانە بۆ ئەسەسوار.
کاتە لە ڕۆژی 2/6/1964 تاریحەیە بە نوێنەرایەتی ڕژیم لەگەڵ ئیبراهیم فەیسەڵ ئەنساری هاتن بۆ لای بارزانی لە خەلەکان. ئەنساری قاید فەرقەی دوو کەمتابێژێ باسی ئەو شەڕانەی کرد کە لەژێر فەرماندەی خۆیان بووە دژ بە سوپای شۆڕژێری کوردستان. بە سەرۆک بارزانی وت زۆر حەزەکەم ئێستا سوار فەرماندەی هێزی زاخۆ ببینم و لەبەری هەستم و سەلامێکی سەربازیانەی بۆ بکەم بەرامبەر ئازایەتی و ئەو پلانانەی شەڕ کە دایلێنا بەرامبەر هێزەکانی سوپای عێراق لە ناوچەی زاخۆ. ڕێزی لێ دەگرم بۆ ئەو لێهاتووی و توانایی کە بەرهەڵست و بەرگری پلانەکانی دام و دەستگای ئەرکانی سوپای عێراقی دەکرد. دوایە وتی لە چای سپیلکی هەریر و باتاز دوو فەرماندەی پێشمەرگە بەرامبەریان بوون، یەکێکیان عەقیل ڕوکن کافی نەبەوی و ئەوی دیکەیان مەقەدەم ڕوکن عەزیز ئەقرایی بوو. وتی پلامان دانا بۆ هێرشکردنە سەر سەمتی ڕاست و چەپی شوێنەکانی پێشمەرگە. بە فەرماندەی هێزەکانی سوپام وت عەقیل کافی زانا و دانایە لە هونەر و تاکتیکی شەڕا و مرۆڤێکی هێمنە، پێشەکی بە هەموو توانایەکمانەوە هێرش دەکەینە سەر ئەو بەرەیی ئەو فەرماندەیەتی. وتی کە عەقیل کافی شکا مقەدەم عەزیز ئەقراوی بێشەڕ شوێنەکانی خۆی چۆڵەکە، چونکە کەلەیی و توندەمیزاج و کەمپشوو ڕاڕایە و بێپلانە. وتی هێشتا لە گەرمەی شەڕدا بووین دژ بە هێزەکەی عەقیل کافی و هێشتا نەشکا بوو، لەولاوە مەقەدەم عەزیز کەوتە پێدیسکە و شوێنەکانی خۆی بەردا و پاشەکشەی کرد و پلانەکەمان سەری گرت. دواتر ئیبراهیم فەیسەڵ ئەنساری وتی کافی بەس ئیسمه کافی، واتە عەقیل کافی نای خۆی بەخۆیەوەتی و بۆ لێهاتووی. ڕۆژی چوارشەممە 3 حوزەیرانی 1964 ئێمەش مەشروعێکمان ئامادە کرد سەبارەت بێک لە دواییەکی مافەکانی ملەتی کورد. تەسلیم بە میری کرا، بێ چەند و چوون میری ڕەفسی کرد. لەگەڵ ئەوەشدا بارزانی وای بارزانی کە وەفدێک ئامادە بکرێ و بنێرێن بۆ بەغداد بۆ مەبەستی درێژە پێدانی وتوێش. بنیاتنانەوەی پارتی پێش کۆنگرەی 6 لە 3/6/1964 لەسەر فەرمانی سەرۆک بارزانی لە ناو شاری سلێمانیا لیژنەیەکمدانا بە ناوی لیژنەی ناوچەی سلێمانی بۆ چارەسەرکردنی گیرروگرفتی ناوشار و خزمەتکردنی میلەت و بەڕێوەبردننی کاری پارتایەتی تا ئەو کاتەی کۆنگرەی 6 دەگیرێ. لیژنەکە پێک هاتبوو لە ئەفسەری پۆلیس کەمال ئەحمەد بەرقی و عەلی ئیبراهیم دەروێش و حەمە عەزیز و حەمای دەروێش نادر. دوای چەند ڕۆژێک هەندێک کەس بەبێ ئەوەی هیچ جۆرە فەرمانێک یان ڕاستپاردەیەک هەبێ لەلایەن شۆڕشەوە دەستیان کرد بە کوشتن و ڕاودونانی ئەندامانی پارتی کۆمۆنیست لە ناو شاری سلێمانیدا. لەسەر فەرمانی سەرۆک مەلا مستەفا بارزانی دەست بەجێ لە قەڵازەوە گەڕاوە بۆ سلێمانی و ئەندامانی لەژێری ناوبرا و نێردران بۆ بنکەی بێتواتە بۆ لێکۆڵینەوە. خوا لێخۆش بوو ئەونی یوسف دانرا بە سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە و لەو کارە ناهەموارە. ئەو کارە ساتە هیچ پەیوەندی بە بنکەی کانیماسیەوە نەبوو کە پاژماوەی بارودۆخی لەو پێشتر بوو. دوای ماوەیەک بنکەی کانیماسی هەڵپێچرا. هەروەها لەسەر فەرمانی سەرۆک مەلا مستەفا بارزانی لیژنەی ناوچەی قەڵازەم دانا و ڕەسوڵمامادم کرد بە لێپرساویان. لە هەمان کاتە ناوبرا و سەرپەرشتی لیژنەی ناوچەی ڕانێشی دەکرد. ڕۆژی هەینی 5 حوزەیرانی 1964 لەم ڕۆژانەدا لە ڕانیا کۆنگرێکی ئەسکەری دەگیرێ بە سەرۆکایەتی سەرۆک مەلا مستەفا بارزانی. لە ئەمریکا جاش بەڕێزە. لە هاوینی ساڵی 1964 ڕۆژنامەگەرێکی ئەمریکی ناوی ستیڤنسن بوو لەگەڵ سکرتێرەکەیدا بە ناوی ڕۆژنامەی
مڵوۆکیەوە چەند ڕۆژێ لە سەر یەک چاو پێکەوتنیان لەگەڵ بارزانیا کرد. من وەرجێر بووم لە نێوانیاندا. داوایان کرد خۆیان پشۆن. گەرماوێکم لە ناو شارۆچکەی ڕانیا بۆ قۆڕەقکردن و ژووری خۆ ڕوودکردنەوە و ژوورە گەرمەکە و جۆرنەی ئاوی سارد و گەرمم پیشاندان. دوای خۆشتن کە هاتنە دەرەوە ستیڤنسن ئەو کاتە وتی 100 ساڵ پێش ئێستا دوا گەرماوی گشتی لە ئەمریکا قەدەغە کراوە. کە باسی جاش کرا وتی لە ئەمریکا جاش بەختەوەرە. بۆ ڕەزاڵەتکردن ناوی ئەو ناوە و ناوتۆرە بەکار ناهێنن و هەموو کەسێ توانای ڕاگررتنی جاشی نییە. تەنیا ماڵی پیاوە گەورەکان و دۆڵەمەندەکان لە باخەکانیانە ڕای دەگرن و مناڵەکانیان خزمەتی دەکەن. تەنانەت حزبی دیموکراتی ئەمریکی دروشمەکان وێنەی کەرە. کاتی خۆی ئەم حیزبە ویستویان لە پەیوەندی ئەمریکا لە بەریتانیا جا بکەنەوە. قوتابخانە و خولی بریمپێچی و نەشرگەری. لە ساڵی 1964 بەدووە تەنانەت لە کاتی مفاوەزاتە تەمەرکوتەکانیشە دەرگای قوتابخانەکان بۆ کچان و کوڕان دەکرانەوە. سەرەتایی و ناوەندی و دواناوەندیش بۆ نمونە لە قوتابخانەی ناوەندی و دواناوەندی گەڵاڵە کچ و کوڕ پێکەوە بوون. ئەم هێژانش وانان دەوتەوە. دکتۆر مەحموود عەلی عوسمان، نووری شاوەیز، هاشم ئەقراوی و منیش وانەی ئینگلیزیم دەوتەوانێ. نەخۆشخانەکان و تیمارخانەکان چ لە پەنای چیا و دۆڵەکانە چ لە ناو ئەشکەوتەکانە لەژێر چاودێری دکتۆر مەحمووددا بێ گیر و گرتی گرن بەڕێوە دەبران. خولی بریمپێچی و فریاگوزاری لە ناکاو بۆ بریندار و نەخۆشی تەشەنەکەر بەردەوام بوو. دکتۆر تاهیر بابان لە ناوچەی بارزان بە تەنیا نیمچە نەخۆشخانەیەکی لە گوندی هاڤنکا لە دامێن چیای شیرین لەسەر ڕووباری زەی گەورە کردبەوە و نەشتەرگەری پچوشیشی تێدا دەکرد. جارێکیان کابرایەکی کوێر کچەکەی چاوساغی دەبێ و بۆ وەرگرتنی دەرمانی سگێشە دەچێتە لای دکتۆر تاهیر بابان. دەرمانەکەی ئەداتێ و پێشی دەڵێ ڕوخسەتم بدە تەماشای چاوەکانت بکەم. کابرا بە دڵخۆشیەوە بواری ئەدا نەشتەرگەری لە هەردوو چاویا بکە. بە دەرزی سەرخەر دکتۆر دەست ئەکا بە لابردنی بەشێ لە تانەکانی سەر بیلبیلەکەی چاوی. بە دەرزی سەرخەر دکتۆر دەست ئەکا بە لابردنی بەشێ لە تانەکانی سەر بیلبیلەی چاوی نەخۆشەکە و چاوەکانی هەڵدەبەسێ. دوای ماوەیەک پەڕۆکە لەسەر چاوی لا دەبات و ڕووناچی و سۆمایی نیوە بە نیوەی بۆ دەگەڕێتەوە. ئەم باسە دەگاتە گوندەکانی دوورتر. لە داهاتی ئەو دیوسنی و تورکیاشەوە خەڵکان بۆ چارەسەری نەخۆشی داهاتنە لای دکتۆر تاهیر. بەڕێکەوت ئەو کچەی بۆ چاوساغی لەگەڵ باوشیا دەبێ پارچە خاڵێکی ڕەش لایەکی سەر گۆنای داپۆشی و لێی بۆ بە کێشەیەک. دکتۆر تاهیر بە هەماشەوە خاڵە ڕەشە پانەکە لەسەر ڕوومەتی کچەکەلا دەبات و دوای دووسێ مانگ کچەکە شوو دەکات. هەر لە ناوچەی بارزان کابرایەک تووشی نەخۆشی گەڕی دەبێت لێپرۆزی کە دەرمانەکەی تەنها لە ناو خەسەخانەکانی میریدا سەرف دەکرێ و لە بازاردا فرۆشتنی قەدەغەیە. ئەمی زۆر بەنهێنی یەکێک دەنێرێ بۆ لای دکتۆرێکی برادەری خۆی لە شاری کووتەوە دەرمانەکەی بۆ دەنێرێ و نەخۆشەکەی پێچاک دەکاتەوە. چاکردن و پانکردنی ڕێگای نێوان گوندەکان بەردەوام بوو. ئەمەش لەژێر چاودێری خواردەخۆشبوو نووری شاوەیستە. هەروەها لە کاتێکە وەزیری ئەژار و ئەسکان بوو لە بەغا هەسا بە پانکردن و ڕاستکردنەوەی پێچەکان و جادەی هەمەڵتۆن لە نێوان هەولێر و حاجی هومەراندا. لەو نێوانەدا ئەوەندەی بتوانرایە دا و دەرمانی بەیتاڵسازی و بربەستکردنی نەخۆشی ئاژەڵ و ماڵاتیش پیا دەکرا و دەخرایە بەردەست خاوەن مەڕووماڵات و گاو گۆتاڵەکانەوە. خولی کادری پارتی دەکرایەوە پارێزەر و نووسەر جەرجیس فەتوڵڵا شەماس سەرپەرشتی دەکرد. کوردی پاک هەمویان لە خۆمانن. لە سەرەتای شۆڕشی ئەیلولدا و کاتێ میمسین لە مالومە بوو کابرایەکی دیاتی دەچێتە لای مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەوێ بێ بە پێمیم.
داوای چەشێکی لێ دەکات ئەویش لێ دەپرسێ تۆ ئەندامی واتە تۆ ئەندامی پێدارکافی کابرا ئەڵێ قوربان تۆ چەشێکم بدەرێ ملی 100 ئەندام ئەشتێنم لە ناوچەی مەکتەبی سیاسی معلومە ئەگەر کەسێ ئەندامی پێدارکاف وایە پیان دەوت لە خۆمانەوە ئەگەر ئەندامی پێدارکاف نەبووە ئاول لە خۆمان نییە وان لە بەرزانی گەیاندووە بارزانی زۆر جار ئەو کاتانە ناڕزایی خۆی بەرامبەر ئەم باسە دەردەبڕی و دەیفەرموو کوردی پاک هەمویان لە خۆمانن ڕۆژێکیان دوای ڕێکۆتنامەی ئازار لای خوا لە خۆشببوو ئیدریس بەرزانی دانیشتبووم پێشمەرگەیەکی بەتەمەن هاتە لای وتی قوربان ناوم بخرە لیستەی شەهیدانەوە ئەمیش فەرمووی تۆ زرف و زیندویت بۆچی ناو بخەمە لیستەی شەهیدانەوە پێشمەکە وتی ئاخر موچەی خێزانی شەهید 5 دیناری زیاترە لە ماگانەی پێشمەرگەی زیندوو سازدانی کۆنگرەی شەشی پارتی ڕۆژی چوارشەمە 1 تەمووزی 1964 لەمڕۆ کۆنگرەی شەشی پارتی دەست پێکرا لە شاری قەڵازدا بە سەرۆکایەتی مەلا موسا بارزانی ژمارەی 639 ئەندام ئامادە بوون هەر یەکان نوێنەری 25 ئەندام بوو کاتێک بڕیا درا کۆنگرەی شەشی پارتی لە قەڵازە بگیرێت هەرچەند بەڕێوەبەری گشتی مخابەرە بووم لەگەڵ ئەوەشتا هەرچێ ئەرچی ئەو کۆبوونەوەیە هەبوو لەسەر شانی من بوو وە کۆکردنەوە و بانکردنی ئەندامان و پاڵێوراوان لە هەموو لایەکی کوردستانەوە بۆ قەڵازێ ئامادەکردنی شوێنی کۆنگرە و چاکردنی هۆڵی کۆبوونەوە هەروەها دابینکردنی شوێنی نووسون و حەوانەوە بۆ هەموو میوانەکان دابینکردنی خۆراک و پێویستیەکان بۆ هەمووان دابینکردنی ئازۆقا ڕێخستن و تەدارەکردن و بەڕێکردنی ئەندامەکان لە قەڵازەوە بۆ بارەگاکانی پێدارکاف و سوپای شۆڕژێری کوردستان لە دوای تەواوبوونی کۆنگرەکە